ئیمان و عەقیدە بابەتێکی مێتافیزیکین. هەر بۆیە با لە ڕێگەی لێکچواندن بە تیشک و ڕووناچی هەوڵی تێگەیشتنی ئەم بابەتە بدەین. لە حەدیسێکدا کە باسی ئیمان کراوە وشەی چەشتن بەکار هاتووە. چەشتنی تامی ئیمان. تیشک لە ڕێگەی چاوەوە هەستی پێدەکرێت. هەر بۆیە تیشک تامی نییە. با لە ڕێگەی لێکچواندنێکی ترەوە لە بابەتەکە بڕوانین. من بە ئێوە دەڵێم ئێوە من دەبینن، بەڵام جگە لە من لە شوێنێکی شاراوەی مێزەکەی بەردەممدا پرتەقاڵێک دانراوە. ئێستا ئێوە باوەڕتان بەم زانیاریە کردووە کە من بە ئێوەم داوە. ئیمانەکەی ئێوە پشتی بە قسەکەی من بەستووە. دەشێ کەسانێک من بە درۆ بخەنەوە. دەشێ بڵێن نەخێر درۆ دەکات لەسەر مێزەکە پرتەقاڵی لێ نییە. یان دەشێ نەبوونی پرتەقاڵ لەسەر مێزەکەم بەلای ئێوە خۆشتر بێت. دەشێت ئەم بە درۆ خستنەوەیەی قسەکەی من پەسەند بکەن. هەر بۆیە لاوازی ئەو ئیمانەی کە پشتی بە زانیاری بەستووە لێرەوە سەرچاوە دەگرێت. ئەو ئیمانەی پشتی بە زانیاری بەستووە دەشێت لە ڕێگەی زانیاریەکی ترەوە کۆتایی بێ. گەر ئەو باوەڕی بە خودا هەمانە زانیاریەکی وشک و برنگ بێ وە کەستێک لە دڵماندا جێگەی نەگرت بێ، دەشێت ئەو زانیاریەی هەمە لە ڕێگەی زانیاریەکی ترەوە لابچێ. بەڵام ئێستا پرتەقاڵەکە دەبینن. تەنانەت پێویست بەوەیش ناکا کە بڵێم لێرەدا پرتەقاڵێک هەیە. پێویستی بە زانیاری نییە. تەنانەت گەر هەموو دنیا بانگەشەی پێچەوانەی قسەکەی من بکەن، ئێوە هەر باوەڕ بەبوونی پرتەقاڵەکە دەکەن. بەڵام ئیمانێکی لەمە بەهێستریشمان هەیە. هەر بۆیە لە حەدیسەکەدا ئاماژە بەو پلەیی ئیمان کراوە. چەشتن. ئایا بەتەنیا لە ڕێگەی تەماشاکردنەوە دەتوانم هەست بە تامی ئەم پرتەقاڵە بکەم؟ یان کەسێک کە لە ژیانیدا هەرگیز تامی پرتەقاڵی نەکردووە دەتوانم باسی تامەکەی بۆ بکەم؟ ممکن نییە. چونکە تاکە ئەندام کە تامەکەی دەچێژێ زمانمانە. ئەو ئیمانەی تامی کراوە، ئەو ئیمانەیە کە وەک لوتفی خوددا لە دڵدا جێگیر کراوە. لە سەردەمی کۆتا پێیامدا چەندین دەشتەکی ڕوویان لە مەدینە دەکرد. زۆرینەی کات دەیانوت ئێمە ئیمانمان هێناوە. بەڵام قورئان بەم شێوەیە ئەوانی ئاگادار کردەوە. هەندێک لە دەشتەچیەکان دەڵێن ئێمەش ئیمانمان هێناوە. تۆ بۆوان بڵێ هێشتا ئیمانتان نەهێناوە، بەڵکو هاتوونەتە ناو بازنەی ئیسلامەوە و شوێن تۆ کەوتوین، چونکە هێشتا ئیمان لە دڵەکانی ئێوەدا جێگیر نەبووە. دەشێت مرۆڤ مسلمانیەتی بە ئارەزوی خۆی هەڵببژێرێ، بەڵام بابەتی ئەوەی ئیمان لە دڵدا جێگیر بێ وابەستەی ویستی خوایە. لە ئاەتی دواتردا باز لەوە دەکا کە ئیمان لوتفێکی خوددایە مرۆڤ منەتبار دەکا بەخۆیەوە. واتە گەیشتنی ئێوە بە ئیمان لوتفێکی خوددایە پێشکەشتان کراوە. مرۆڤێک کەوا بێبەشە لە نیعمەتی ئیمان ناتوانێت لە دڵێکی ئیماندار تێبگا. مرۆڤ کەوا دڵێکی پاک و بێگەردی هەیە دەشێت زۆر زیاتر لە کەسێکی خاوەن زانست کە سەدان کتێبی نووسیوە لە دڵیدا هەست بە ئەڵڵا بکات. دەشێت کەسێکی شارەزا لە دیندا دەیان بەرگ تەفسیری قورئانی نووسی بێ، بەڵام ئەمە تەنیا ئاستی زانیاری ئەو کەسە سەبارەت بە ئیمان پیشان دەدا. واتە ئەمە بەواتای چەشتنی تامی ئیمان نایە. ئیمان لەسەر هەموو ئاستەکان جوان و پەسەندە، بەڵام ئەو ئیمانەی بە چەشتنی تامەکەی ناومان برد چۆن بەدەست دەهێنرێ؟ دەشێت لە چ ڕێگەیەکەوە بە ئیمانێکی لەو شێوەیە بگەین. کردداری جوان، عەمەلی ساڵح. لە قورئاندا چەمکێکی کلیل ئاسانمان هەیە. کردەوەی جوان واتە کردارە جوانەکان. ئایا کردداری جوان چ پەیوەندیەکیان بەم بابەتەوە هەیە؟ لە نێوان ئیمان و کردداری جواندا پەیوەندیەکی شاراوە هەیە. با زیاتر لێی وردبینەوە. ئەو چەمکەی لە قورئاندا زۆرترین جار هاتووە چییە؟ کردداری جوان. لە قورئاندا چەندین جار ئاماژە بەم چەمکە کراوە. یەک یان دوو جار نا، تەنانەت 10 جار و 20 جاریش نا، بەڵکو 59 جار ڕێک هاوکات لەگەڵ ئیماندا ناوی کردداری جوانیش براوە. لە تەواوی ئەم ئاەتانەدا سەرەتا ناوی ئیمان پاشان کردداری جوان دێت. جگە لەم ئاەتانە لە 20 شوێنی تریشدا بێ ئەوەی باسی ئیمان بکرێ باز لە گرنگی کردداری جوان دەکرێت. واتە بە شێوەیەکی گشتی لە 79 شوێندا جەخت لەسەر کردداری جوان کراوەتەوە. لە قورئانی کەریمدا تەنانەت تاکە جارێکیش جەخت لەسەر کردداری جوان بکرایەتەوە دیسان هەر گرنگی دەبوو. بەڵام قورئان زۆر بابەت و نێوکۆی جیاوازی هەیە. لە قورئانی کەریمدا زۆر ئاەتمان هەیە کە باسی بەهەشت و پاداشت و خەڵات دەکەن. دوو مەرج بۆ بەدەستێنانی ئەمانەدانراوە. یەکەمیان ئیمان و دووهەمیان کردداری جوانە. گەر ئیمانتان هەبێت و کردداری جوانیشی لەگەڵ ئەنجام بدەن ئیدی لە ژیانی ئەولا تووشی ترس و خەم نابن. خوددا لێتان خۆش دەبێت و ژیانی ئەبەدی بەدەست دەهێنن. کچەکەم بێ ئیمان بووە و کوڕەکەیشم بووەتە دەیست. زۆر جار کەسانێک دەڵێن کچەکەم بووەتە ئەتەیست، کوڕەکەم بووەتە دەیست. ئەو هاوڕێیەشمان ئیمانی لەدەست داوە. گەروەها بزانین کێشەکە لەم بابەتەدا بەتەنیا لە ئیمانەوە سەرچاوەی گرتووە ئەوە دەکەوینە هەڵەوە. بە بڕوای من مەترسیە گەورەکە لە نەبوونی کردارە جوانەکانەوە سەرچاوەی گرتووە. ئەڵڵا هاوکات لەگەڵ ئیماندا داوای کردداری جوانمان لێ دەکا. ئەگەر بە تەنیا یەکێکمان لەم دوانە هەبێت بەس نییە، وەک باڵندەیەکی تاکباڵمان لێدێ.
ئیدی ناتوانین بفرین. گەر یەکێک لەم دوانە نەبوو ئەوەی تریش بە پێوە نامێنێتەوە. دواتر بیر لەمەش بکەنەوە. کەسێک لەگەڵ ئیمانەکەیدا کردداری جوانی نییە، هاوکات کاری خراپی ژانجام دەدا، لەم کاتەدا چی ڕوودەدا؟ کردارە خراپەکان هێواش دڵەکان ڕەش دەکەنەوە. ئیدی بە تێپەڕینی کات ئیمان لەو دڵەدا نامێنێتەوە. بۆ نمونە درۆکردن، دەستدرێژیکردن بۆ حەرام، خیانەت لە ئەمانەت، گەندەڵی و خراپەکاری هاوشێوەکان، تەواوی ئەمانە سیفەتەکانی دووڕووین. باشە کەسێک ئەم کارانە بکە یاخود مرۆڤێکی زاڵم لە دڵیدا ئیمان دەمێنێتەوە؟ وەگەوەی لە ئاەتەکەشدا بۆمان ڕوون بووە، دەشێت لە هەموو ئەو دڵانەدا ئیمان نەبێت کە بەدەمی خۆیان دەڵێن ئیماندارین. دەشێت کەسانێک بانگەشەی ئیمان بکەن. لە قورئاندا چەندین جار جەخل لەسەرەوە کراوەتەوە کە ئەڵڵا هیدایەتی کەسانی زاڵم نادات. ئیمان و زوڵم بۆ ماوەیەکی دوور و درێژ بەیەکەوە نامێننەوە، واتە هەر هێندەی زوڵم لە دەرگاوە چوە ژوورەوە ئیتر ئیمان لە دوو کەڵکێشەوە دەچێتە دەرەوە، یاخود دەرگای دوو کەڵکێشەکە دەکرێتەوە. جیاکردنەوەی منداڵێک لە دایکەکەی، یاخود ئەشکەنجەدانی مرۆڤەکان، زەوتکردنی ئازادیەکانیان، کوشتنی مرۆڤە بێتاوانەکان، دزینی تەمەنی مرۆڤەکان، ئەو مرۆڤانەی ئەم کارانە دەکەن مانەوەیان بە ئیمانەوە یاخود ڕۆیشتنیان بۆ ئەو دنیا بە ئیمانەوە ئەگەرێکی زۆر لاوازە. بێگومان ئەمانە قسەن لەسەر ئاستی نەزەری، دەنا قسەکردن لەسەر ئاستی ئیمانی کەسێکی دیاریکرا و کاری ئێمە نییە. ئیمان بە تیشک چواندن. گریمان لە دڵی ئێوەدا ئەم ڕۆشناییە هەیە، بەڵام ئایا ئەم ڕۆشناییە گەرەنتیەکی هەیە؟ بێگومان نیەتی. هەموو ڕۆشناییەک سەرچاوەیەکی هەیە. گەر دوگمەکەی بکوژێنمەوە تیشکەکەی دەکوژێتەوە، گەر کارێکی هەڵام کرد ئەم ڕووناچیە دەکوژێتەوە. مادام بەم جۆرەیە کەوایە حەزار بکە، بە حەزەرەوە هەنگاوەکانت هەڵبگرە، بترسە لە نغرۆبوون. خۆت بە یەک پارو، یەک وشە، یەک ئاماژە، یەک ماچ نغرۆ مەکە. ئەو لە تائیفانت کە بەشی قوددانی هەموو دنیا دەکەن لەم شتانەدا نغرۆ مەکە، چونکە زۆر شتی بچووکەن کە شتانێکی گەورەتر لە خۆیان قود دەدەن. ئەگەری ئەوەی ڕۆشناییەکە لە دەست بدەین بۆ هەر یەک لە مرۆڤەکان لە ئارادایە.